دەم باش تەماشاوان هێژا بەڵێ خۆشحالی بە ئێستا من لە پردێم. پردێ ناوێکە بێگومان هەمووتان دەزانن. پردێ زۆر جار وەکو داستانی کۆڕێ دەشوبهێنم کە چۆن داستانی کۆڕێ بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک بارزانانی ئەو کاتە لە ساڵی 1990 کە ڕژێم هات ویستی کورد قەتڵ و عام بکە ئەوانەی لە بێگومان جادەی هامبڵتۆن تا حاجومەران، بەڵام بە سەرپەرشتی سەرۆک بارزانانی لەوێ دوژمنشکا ئێدی دەرئەنجامی ئەوە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لێکەوتەوە. ئەم ئەزمونە دروست بوو بەڕێزان. بێگومان داستانی پردێش وەرچەرخانێکی تر بوو. لە داستانی پردەیە جارێکی دیکە ئەزمموی هەرێمی کوردستان کە بەرهەمی خوێنی دەیان هزار شەهید بوو، جارێکی دیکە بەسەر پرشتی سەرۆک بارزانانی و لە قۆناغێک دیکە لە شەڕێکی دژوارتر بێگومان پارێزرا. داستانی پردێکە باس دەکەین ئەکی داستانی سەحێرەشمان لە بیرە. 16 ئۆکتۆبەر ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بێگومان کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر نیوەی کوردستانمان لە دەستدا. لە 16 ئۆکتۆبەرە بە دەیان هزار ماڵباتی کورد بێگومان جارێکی دیکە دەربدەر بوون. لە سایەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر سیاسەتی تەحریبکردن زۆر فراوانتر مەترسیدارتر جێبەجێکرا. لە جیاتی شۆڕەشی تەبعیزکردن تەشەیوعکردن هەیە، بێگومان داگیرکردنی ماڵ و کورد هەر بەردەوامە، دەربدەرکردنی کورد بەردەوامە. ئێدی بەڵام لە چارچوەی داستانی پردێدا ستۆپ بە دوژمن کرا لێرە لەلایەن هێزەکانی پێشمەرگە کوردستانەوە. ئەو هێزە قارەمانانە ئەو فەرماندە قارەمانانە کە ئێوە دەبینن بە خوێنی خۆیان بە خوێنی هاوڕێ شەهیدەکانیان جارێکی دیکە ئەزمموی کوردستانیان پاراست. بێگومان ئەوانە لێرە بۆ هەموو دنیا حتا بۆ پیلانگەریە ناوخۆیی ئەقلیمی حتا نێودەوڵەتەکانی شووتە کە کورد ئێستا خاوەن هێزێکی لە بنەهاتوویە کە ئەتوانێت بە هەموو تەکنیکە پێشکەوتەکانی سەردەما بێگومان چوک بە دوژمن بدا. لەبەرەوە شەڕی ئیرادەکە شەڕ لە پێناو وڵاتەکە شەڕ پێناو قەزیەکەی دەکات. بوویە ئەمڕۆژ زۆر خۆشحاڵم لە کوردستان 24ەوە لەسەر ئەساسی ئەو ڕووداوە تراژیدی دراماتیکانەی لە دەرئەنجامی 16 ئۆکتۆبەر هاتنەتەکایەوە بە درێژایی 5 ساڵ بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکان کە چ ڕەوشێکی مەترسیدار لەو ناوچانە ئێستا هەیە. گۆڕۆپی چەکداری وەلایی بە ناو و نیشانی جیاواز بەربوونەتە وێزەی کورد هاتوومەتە لێرە لە خزمەت ئەم پێشمەرگە قارەمانانەدا و لە خزمەتی ئێوەشدا باسی ئەو ڕۆژە دەکەن و باسی ئێستاش دەکەن دەرئەنجامی ئەو 5 ساڵە چی لێکەوتەوە، پێویستە چی بکرێت بە تایبەتی ناوچە کوردستانیەکان تەماشاوان هێژا بیرامەناچە کەرکووک عمقی ستراتیجی کوردستانە هەڵبەت ئۆڵای استراتیجی کوردستانە ناوچەکانی تریش هەیە نەینەوە و دیالە و ئیتر سەلاحەدین بەشێکی گشتی هەوڵە دەم لە گەلمیوانە بەڕێزەکانم کە میوانی زۆر تایبەتمەندن زۆر هێژانە خەڵکی ئەم ناوچانە قسە بکەم. ئەویش بەڕێزان دکتۆر کەمال کەرکووکی سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان بەڕێزان لە کاتی شەڕی داعشە و لە کاتی داستانی پردێ بێگومان دکتۆر کەمال بەرپرسی میحوەری 5 ڕۆژ ئەوای کەرکووک بووە ئەو باش ئاگاداری ڕەوشەکەیە. هەروەها بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە کەرکووکەویش بێگومان لێرە میوانی ئێمەیە. هەروەها بەڕێز ڕەسوول ڕەئوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سوسیالیستی کوردستان ئەویش کە لە کەرکووکە باش ئاگاداری گۆڕانکاریەکانە. بێگومان میوانێکی تریشم هەیە ئەویش چاوەڕێین لە ڕێگا ئێستا جەنابیان بگا. زۆر بەخێرات میوانەکانم دەکەم تایبەتی ئەو پێشمەرگە و فەرماندە بەڕێزانە طبعاً تەماشاوان هێژا ئێمە ئێستا لە سەنگەرەکانی پێشمەرگێن لە پردێ لە خزمەتی ئەوان. دکتۆر لەبەرستەوە دەست پێ بکەم لەبەرەوە هەم بەرپرسارەتی بەرپرسی یەکەمی میحوەری شەڕ بووی ئێستاش بێگومان بەرپرساتێکی بەرزی سیاسی هەیە لە ڕووماڵکردنی ڕەوشەکە. هەنی ئەوە 5 ساڵ لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تێپەڕی ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ئەو ناوچانە خراپترە باشتر نییە. هەنی ئێوە لە سەرکردایەتی کوردستان چۆن تەقەبولی ئەو ڕەوشە دەکەن؟ پێشەکی سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان بە تایبەت بۆ شەهیدانی کە لە خیانەتی 16 ئۆکتۆبەر لە ڕۆژێکی وەک ئیمڕۆ ئەو خیانەتە تاوانکارەی کە ژمارەیەکی خائین ئاسنزم خۆفرۆش لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ دوژمنی دەرەکی و ناوەکی و خۆجەیی بۆ چەند مەکاسبێکی کەم خۆیان ڕێککەوتن و دەستی نەیارەکانیان ڕاکێشا بۆ سەر کوردستان ئەو پێشمەرگە قارەمانانەی کە شەهید بوون سەلااو لە گیانیان لە ڕۆحی پاکیان سەلااو لە گەلی کوردستان.
بۆ پرسیاری بەڕێزت وەزعی کەرکووک زۆر ناهەموارە، یعنی ئیمڕۆ لە دوێنێ خراپترە، دوێنێ لە بەیانی لە ئیمڕۆ خراپترە و هەر ئیمڕۆ کە خیانەت 16 ئۆکتۆبر کە لەم ڕۆژە ڕوویدا دژ بە گەلی کوردستان و بووە هۆی ئەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەوێتە وەزعێکی نامۆ، بکەوێتە دەستی نەیار و سەبەبەکەشی بە ئاشکرا ئەلێن وەکو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی خۆیان لەسەر تەلەڤیزیۆن دەنگیان ڕەنگیان تۆمار کراوە، وتیان ئەوە ڕێکەوتنامەکەیان نیشان داوتیانەوە 38 ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە 50 ئەندام ئیمزامان کردووە کە کەرکووک ڕادستی نایاران بکەینەوە و ئەو کەسێک کە ئەو راپۆرتەشی نیشاندا کە بافل تاالبانیە وتی من خۆشم ئیمزام کردووە، ینی ئەمانە بەرپرسن لە پێش مێژوو، لە پێش تاریخ، لە پێش وجدان، لە پێش گەلی کوردستان ڕۆژێک ئەبێ ڕەزم بکرێن و ڕسوا بکرێن و بدرێنە دادگا. ئەمڕۆ 16 ئۆکتۆبرە، خیانەتی ڕۆژی یادی 5 ساڵەی خیانەت 16 ئۆکتۆبرە لە کەرکووک. ئیمڕۆ ئیهانە بۆ گەلی کوردستان بۆ ئەوانەی لە کەرکووکن فڕۆکەخانەی کەرکووکەکەنەوە کە لە ڕووی تەکنیکیەوە تەواو نییە، لە ڕووی فەسادی گەندەڵیەوە ئەمەە ئەوراقیان هەیە لە لامان وەکو تەحەدایەکە بۆ گەلی کوردستان. ئەوانەی کە خیانەت 16 ئۆکتۆبریان کردووە ئیمڕۆ لە کەرکووک ملیان شۆڕ کردووە، حەقی بەڵام غیرەت نییە کە ئینسان کەرامەتی نەبوو، غیرەتی نەبوو، هەموو شتێک قبول دەکاتن، ئەبوو ئیمڕۆ ئەوە قبول نەکەن. من لێرەوە بە خەڵکی کەرکووکی سەربەرزەڵێم ئەو تەعریبەی دشتانە کرێتن دەستی خیانەتکاران 16 ئۆکتۆبری تایە، ئەو زوڵمەی لێتانە کرێ دەستی ئەوانەی تایە، ئەو ئێهاناتانەی ئەکرێ دەستی ئەوانەی تایە. من بەداخەوە بۆ یەکێتی نیشتیمانیش ئێستا لە کەرکووک ئەو ژمارانەی ناو یەکێتی کە بەشدار بوونە لە خیانەتی 16 ئۆکتۆبر ئیمڕۆوانە کار بەدەست، بۆیە یەکێتی شەبێ خۆی لەوانە خەلاسکەوە لە ڕۆژی لە دوای ڕۆژ وەزعی خراپترە بێتن و بەرە وەزعێکی خراپەچێ. بۆیە من لێرەوە بە خەڵکی کەرکووکەڵێم و ئەبێ ئەو پارێزگارە سەپێنراوەی کە لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبر بە چەند ڕۆژێک کرایە پارێزگار و نوێنەرانی یەکێتیش ئیمزایان لەگەڵ کردووە کە ئەندامێکی سەرکردایەتی ئەوانە و بەشدارە لە خیانەتی 16 ئۆکتۆبر کە ئەو پارێزگارە هەم پارێزگار بێ هەم جێگری پارێزگار بێتن، حتاکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە داهاتوو ئەوە دوکۆمنتە لای ئێمەیە و خۆشیان بینیانە و لە ڕاگەیانیش باسمان کردووە. بۆیە لێرەوە بە ئەو پارێزگاراڵێن ئەبێت جانتاکەی ببەستێ و نابێتن زیاتر لەوێ بمێنێتن، ئەو پەڕی چەند مانگێک ئەبێ نەمێنێ، ئەبێ پارێزگارێکی کوردی نیشتیمان پەروەر لەوێدا بندرێت. زیاتر قسە لەسەر ئەو پرسەیەکم تایبەتی پرسی پارێزگاری کەرکووک دکتۆر لە بەرەوەی ڕێککەوتنێک لە بینی بێگومان لایەنە کوردستانیەکان هەموو پێکاتەکانی عێراقە بچنیەتی پێکێنانی حکوومەتی ئێستای عێراق. ئایا مەلەفی کەرکووکیشەیە کە زۆر جار باز دەکێت لەوانەیە ئەو مەلەفەش باز کرابێت. دواتر زیاتر قسە لەسەرم پرسەکەین. طبعا بەخێر هاتنی میوانی بەڕێزم کاک بەختیار تاڵەبانیەکەن چاودێری سیاسی. کاک بەختیار بەخێر بێت. عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان. کاک عیرفان 5 ساڵ لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تێدەپەڕێت لە کەرکووک کە ئێمە ینی ڕەوشەکە دەشوپێنی زانیاریمان هەیە، زانیاری مەیدانی حاشا هەڵنەگەر ڕەوشی کەرکووک ساڵ بە ساڵ ئەتوانین ئەڵێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە، وێرانترە. بێگومان بە هەزاران کریاری ئەمنی مەترسیدار ڕوێداوە، بە سەدان خەڵک بووتە قوربانی، سیاسەتی تعریبکردن زۆر بە شوەیەکی مەترسیدار بەڵاو بووتەوە. ئایا ئەو ڕەوشەی لە کەرکووکە هاتووتە ڕۆژەوە لە دوای 16 ئۆکتۆبەر بەس کورد مستهدەف بووە؟ بیان بوو نمونە تورکمانیش مستهدەف بووە، لایەنەکانی تریش؟ بەڵێ زۆر سپاس
لە سەنگەری بەرگری و سەنگەری شەرەف و کرامەت سەنگەری هێزی پێشمەرگی کوردستان لێرە سڵاو بە ڕۆحی گیانی پێشمەرگە قارەمانەکانی شەهیدەکانی کورد و کوردستان دیارە ئەوڕۆ 5 ساڵ تێدەپەڕێ بەسەر 16 ئۆکتۆبەر کە شاری کەرکووک داگیر کرا لەلایەن حەشد و میلیشیاتی حەشدی شەعبی دیارە ئێمە ئەگەر بەراوردی بکەین پێش 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک بە ئەمن و ئاسایش و استقرار و اقتصادی باش و جموجۆلی اقتصادی شارەکانی کوردستان بەڕوو کراوە بوو بۆ کەرکووک و هەمان کاتیش پایتەختی پیرۆزی کوردستان شاری هەولێر کرابۆ لەگە شارەکانی تر بەراو بۆ کەرکووک وەزعی اقتصادی جموجۆلی اقتصادی تیجاری زۆر لەبار بوو بەڵام دوای 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک تووشی گەورەترین نەهامەت بوو شارەکەیان داگیر کرا لەیان حەشتی شەعبیەوە لەگەڵ ئەوەشدا جموجۆلی تیجاری وەستا لەگەڵ ئەوەشدا ڕاودونان دەستیان بە ڕاودونانی خەڵکی وەتەنی و نیشتیمان پەروەر و کەوتنەگیانی حزب و لایەنە کوردستانەکان بە داگیرکردنی بارەگاکان و لەگەڵ ئەوەشدا دەستیان گر بە سەر بارەگای پارتیگەری تورکمانی ئیستاشی لەگەڵدا بێنە ناویدان بەوەش نەوەستان چوونە سەر ماڵی شەخصی خۆم و کوڕم و ماڵەکانیشان داگیر کرد یعنی ئەوانەی کە هاتن بۆ کەرکووک کەرکووکیان داگیر کرد بەرنامەیان داگیرکردنی کەرکووک و بردنی سەروەت و ماڵی خەڵکی کەرکووک ئێمە کە دەڵێن خەڵکی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر خەڵکی تورکمان لە کەرکووک زۆر زەرمەندە بۆ لەبەرەوەی هەتا ئێستا گوندە نیشینە تورکمانەکان زەویزارەکانیان بەدەست عەرەبە هاور دەکانەوە تا ئێستا بۆیان نەگەڕات کە مەشمولە بە مادەی 140 لەگەڵەوەشدا ئەگەر بگەڕێنەوە بۆ ناو شاری کەرکووک دەبینین خەڵکی تورکمان کە ئێمە ڕۆژانە ئیتیساڵمان لەگە خەڵکی خۆمان هەیە لە 16 ئۆکتۆبەرەوە حتاکو ئەمڕۆکە خەڵک لە نەهامەتی دەژی تەسەور بکە کاتی پێش 16 ئۆکتۆبەر موەلیدە کە دەدرا بە هاوڵاتیان نرخەکەی 5,000-6,000 دیناری تێنەدەپەڕان ئێستا نرخەکەی لە 20 و 19 و ئەوڕۆ بە 15,000 یعنی ئەوانەی کە بەسەر کەرکووکەوە خۆیان سەپاندوەوە لەگەڵ ئەو مەحافەزە سەپێنراوی بەسەر خەڵکی کەرکووکدا بەداخەوە هەندێ لایەنی تورکمانی ئەو ڕەوشەی کە ئێستا لە کەرکووکە پێیان خۆشە لە بەرەوەی بەرژەوەندەکان و مەکاسبەکانی خۆیان پەروەردە دەکەن بەڵام کە دەیزت سەر ئاستی میلەتی تورکمان هیچ قابلی قبول ناکە ئەوانە ئەو تەسەڕوفات و ئەو شتانە دەکەن بەرامبەر خەڵکی کەرکووک چونکە زەرمەندی یەکەم خەڵکی تورکمانە ئەگەر نەبێ بە حەشد تەهدید دەکرێت ئەگەر سیاسەتەکانی ئەوان ملکەتی سیاسەتەکانیەکە هەرموها ئێهانەی دەکەن بەڵام خەڵکی بە شەرەفی تورکمان ڕەتی ئەو سیاسەتە دەکەن ئەوی سیاسەتی تعریب و داگیرکردن لەو شاری کەرکووک بەڵام ئێمە لێرەوە دەڵێن پارتیگەری تورکمانی و ئەنساری پارتیگەری تورکمانی ملی خۆیان نەچەماند بۆ ئەوانە سەربەرزیان هەڵبژارد بۆ ئەوەی کە لە شاری هەولێر و شارەکانی تری کوردستان درێژە بە خەباتی خۆیاندا و بەردەوامیشین لەگەڵ جەماوەری خۆماندا لە کەرکووک دەگەڕێمەوە دەڵێم ئەگەر ئێمە بەراوردی بکەین بەو 5 ساڵە خەڵکی تورکمان زۆربەی زۆری هاتنە هەرێمی کوردستان بۆ شاری هەولێر بەرەو تورکیا ڕۆشتن بەرەو ئەوروپا ڕۆشتن لەبەر ئەوەی لە قەلەقدا دەژین لەبەر ئەوەی کە تیجارەت نییە لەبەر ئەوەی موئەمەن نییە لە ژیانی خۆی لەبەر ئەوەی کە ئەو سوپایی کە ئاتۆ داگیرکەرە یعنی ئێمە ئێستاکە تەماشای ڕەوشی ناو شاری کەرکووک بکەین قاید متقدم عەرەبە محافظ عەرەبە مؤسساتی ئەمنی هەمووی عەرەبە دێتە ناو وەزعی ناو شار دەبینی غەیری میلیشیات خەڵکی تر نابینی یعنی کەرکووک بۆتە مؤسسەیەکی عەسکەری عەسکەرتاریەت ئەوانە حکومڕایین دەکەن سەبارەت ئەو ڕۆبەکردنەوەی ئەو مەتارە کە بەڕێز دکتۆر کەمال ئیشارەتی پێدا ئەو مەتارە فعلەن لە ڕووی تەکنیکی متەکامل نییە لە ڕووی ئەوانشی کە لەوێ دامەزراون هەموو خەڵکی عەرەبن لە یەک نەتەوە خەڵکی تورکمان و خەڵکی کورد پەراوێز خراون ئەوەش نەتایجەکانی 16 ئۆکتۆبەرە کە نەهامەتی بەسەر خەڵکی کەرکووک داهات بڵێ کاک ڕەسوڵ وەکو کاکیرفانی شوتی نزیکەی 150 پۆست لە کورد سێنراوەتەوە لە کەرکووک لە دام و دەستگای جیاوازەکانی کەرکووک ینی کەرکووک ئێستا زیاتر بەدەستی عەرەبەوەی عەرەبی تایبەتیجی پێکهاتەیەکی عەرەبی دیاری کراوە لە کەرکووک سیاسەتی تعریب زۆر بەشەیەکی مەترسیدار دەستی پێکردووە تا ئێستا بە پێی ئەمارانەیە لە بەردەستی منە دوای 16 ئۆکتۆبەر
نزیکەی 26,000 خێزانی عەرەب هێناونەتە کەرکووک بێژگە لە پێشتر بەشێکی سیستەماتیک بە 100,000 خێزانی عەرەب هاتوونەتە کەرکووک کەواتە لە 16 ئۆکتۆبەرە کە ئەوانەی بێگومان ئەو ڕێککەوتنان ئیمزای کرد باسییان لەوە دەکرد کە ئێمە بوویەوەمان کرد بۆی کەرکووک لە وێرانە بپارێزین بۆی کەرکووکی تر وەکو نظام چی کامشێن لێ نێت یعنی فعلا دەرئەنجامی 16 ئۆکتۆبەر بە پێی قسەی ئەوان بوو ئەو واقعی مەدەبینی بڵێ بە سەرەتا درود بۆ گیانی پاکی شەهیدان سڵاو بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی کە لە سەردەمانی شەڕی داعشا خوێنی خۆیان کردە قوربانی بستێ خاکی پیرۆزی کوردستان و ئەو شەهیدە قارەمانانەی کە گیانی خۆیان فیدا کرد لەژێر زنجیری دەبابەکانی ئەو ڕژێمەی کە ئێستا بڵێ حکمی ئەو ناوچان ناکات من زۆر ناچمە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بێگومان هەمومان دەبێ ئەومان لەلا واقعی بێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕێکەوتنێ بوو ڕێگری لە یعنی بە شێوەیەک ڕێگری لە کرد کە پێشمەرگە نەتوانێت ئەو توانە و هێزەی کە خۆی هەیەی بەرامبەر بەو هێزەی بەرامبەر بەکاری بهێنێت من پێم وابوو ئەگەر ڕێکەوتن نەبێت چەند ساڵ هێزی پێشمەرگەی کوردستان توانێتی بەرامبەر داعش کە زۆربەی حاڵەتەکانیان خۆکوژی بوو بەرگری بکات بەرامبەر بەم هێزەی تر ئەیتوانی بیکات کەواتە دەبێت بگەین ئەو واقعی کە ئەمە ڕێکەوتنێ بوو کرا و بەداخەوە وەرچەرخانێ بوو 100% دەسەڵاتی کەرکووک و ناوچە کوردستانەکانی گۆڕی لە هێزی کوردی و هێزی پێشمەرگەی کوردستانەوە بۆ ئەو دەسەڵاتێکی ئێستا هەیە ئەمە لەسەر ڕووداوەکان بەڵام لەسەر ئەوەی کە بەڕێزت باسەکەی ئێمە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یەکێکە لەو ڕووداوانەی کە ئەتوانین بڵین هەتا لێ دوور بکەینەوە کاریگەرێکی خراپتر ئەبێت زۆر ڕووداومان هەیە تەنها ئەو کاتێک کە ڕووداوەکە تیا ڕوئەدات کاریگەرەکانی دەرەکەوت چۆنڵی ئەنجامی هەیە بەڵام ئەم ڕووداوی 16 ئۆکتۆبەرە ئێستا 5 ساڵە ڕەنگە بڵێم ئەگە بگەینە دەساڵ کاریگەرەکانی زۆر خراپتر بێت لە ئێستا بە حکمەوەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر هەموو ئەو بەرنامە و ئەو هەدەفانەی کە هەبوو ئەو پرۆژانەی کە هەبوو چ لە سەردەمی ڕژێمی سەدامە بۆ تعریب چ لە دوای ڕژێمی سەدام و چ ئەو کلێنانەی کە لە دەستوری عێراق لە 2005 بڵێ لە دەستوری عێراق کراوە بۆ ئەوی کەرکووک و ناوچەکان کە لە چوارچەوەی مادێشی دەستورە خرا ململانەیەکەوە کە من هەموو بەداخەوە دەبوو لەو کاتەشا بە تێبینیتر بکرا لەسەری کە لە مادەی 58 دوای گۆڕا بۆ مادەی 140 ئێمە ئەو ناوچانەمان ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم بە کورتی ناوچەی کێشە لەسەرە کە ناو ناکێشە لەسەر مانەی وایە ململانێت هەیە ململانێ لە بینی دوو هێزە هێزی پێشمەرگەی کوردستان و دەسەڵاتی کوردی هێزی حکومەتی ناوەند لە دوای 16 ئۆکتۆبەر ئەم دەسەڵاتە ململانەکانی ڕاستەوخۆ لە گۆڕی بۆ دەسەڵاتی ناوەند واتە ئێستا ئەتوانین بڵین 100% ناوەند ئەو هەدەفانی کە هێتی ئەو دەسەڵاتی هەیەی لە کەرکووک و ناوچەکانە جێبەجێکات ئەگەر بێت و ئێمە بچینە سەر ئەو خاڵانە هەموو ئەو بڕیارانی کە لە سەردەمی ڕژێمی سەدامە دەرچووە کە لە مادەی 29 دەستوری عێراق ئاماژەی پێدا و عەقدەکانی گوندنشینەکانی کوردنشین و تورکمانشین کە هەمووی ئەمانە کە لە سەردەمی ڕژێمی سەدامە هەمانە ئێمە لە دەستورە کە ڕێگری کراوە لە جێبەجێکردنی ئێستا هەمووی جێبەجێ ئەکرێت و بە شێوەیەکی یاسایی جێبەجێ ئەکرێت لە ڕێی دادگاوە جێبەجێ ئەکرێت مشکلەی ئێستا ئەوەیە ئەگەر جانان لە ڕێگەی هێز و جێبەجیان کرا ئێستا لە ڕێی یاساوە جێبەجێەکەن ئەمە بەنسبەت داگیرکردنی زێوزار بەنسبەت لابدانی پلۆپۆستەکان یعنی لە دوای 16 ئۆکتۆبەر کەرکووک حکمێکی عسکەری ئیبا بڕێوە کە حکمی عسکەری بردێڕێوە هەموو دەسەڵاتە مەدەنەکان شەلەل ئەکات بێگومان ئەوانی کە هەیە ئەو بەڕێبەرای ئەوانی کە باسەکەی بەزیادەوە لە هیچ دام و دەستگایەکی کەرکووکە ئێستا کورد باڵادەست نییە لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگاش هەر کاکی ڕەسوڵ بزانیاریت و بینارانیش بەس لە گێرەکە کوردیەکان بەڕێزان ئێستا بە شەو و بەڕۆژ هەمار دادەنرێت ینی مراقبەتێکی شەدیدی ئەمنی هەیە لەسەر گێرەکە کوردیەکان لە کەرکووک ینی ڕەوشی کەرکووک تایبەتی کوردەکان گەلێک خراپە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت ولی هێکاکێ بەختیار هەڵبەتە ئەوەی ڕەوشی لە کەرکووک هاتوتە ڕۆژەوە ئێوە زیاتر ئاگادارن لەبەرەوە خەڵکی کەرکووکن بەس کەرکووک بە نسبەت کوردستانەوە خۆتان نەزانن ینی کەرکووک قوڵای استراتیژی کوردستانە کوردستان بەبێ کەرکووک بەڕاستی لاوازە ینی پێگەیەکی ئەو توی بەهێزنیە لە زۆر ڕوویەوە ینی لە پێشتری سەرکردایەتی سیاسی کوردستان ئەیتوانی ئەم دەستکەوتانە هەبێ بەڵێ لەبەرەوە مساومە لەسەر قەزیە کەرکووکی نەکردووە بەردەوام شەڕ بۆ ئەمفال دروست بووە تا دوای هەنی ئێستا پێویستە چی بکرێت کە ڕەوشی کەرکووک لەمە خراپتر نەبێت کە زۆر خراپە ئێستا وەکو ئەوەی کە هەیە سەرەتا سوپاستان دەکەم و لە پێنجەمین تاڵیادی ئەو کارەساتی 16 ئۆکتۆبەر یان کارەساتی خیانەتی 16 ئۆکتۆبەر منش هەروەها سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ئەو کارەساتە ڕێزی سەر ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کورد و کوردستان دادەنوێنم
من سەرەتا دەمەوێت باسی ئەوە بکەم یعنی خیانەتی 16 ئۆکتۆبەر وەڵامی چی بوو لەکوێوە سەری هەڵدا خیانەتی 16 ئۆکتۆبەر دوجار دێمە سەر ئەو بابەتەی جەنابەت ئێمە لای کەس شاراوە نییە لە 25 سپتێمبەری 2017 کورد بە 3 ملیۆن دەنگدەری کورد دەنگیان بۆ سەربەخۆی هەرێمی کوردستاندا دیارە لە ئانووساتی ڕیفراندۆمدا وڵاتانی ئەقلیمی هەوڵێکی زۆریاندا ئاستانگ و ڕێگری لە پێش ئەو پرۆسەیەدا بنن دیار بوو لەگەڵ هەردوو لایەنی سیاسی هەرێمی کوردستان هەوڵدرا لایەنێکیان بە تایبەتی داوەتنامەیان بۆ چوو بۆ ئێران کە پاشگەز بنەوە لەو پرۆسەیە دیار بوو ئەوان سەرکردایەتی سیاسی ئەو کاتی ئەوان بەشداری پرۆسەکەیان کردبوو وەڵامی ئەوان لەگەڵ وەڵامی خەڵکی کوردستان بوو ئەوەی من ئاگادار و زانیاریم هەبوو لەو فترەیە ئەو لایەنیان لایەنی سەرکی یان باڵێن مەکتەبی سیاسی ئەو حزبەی کە ئەو کارەساتی ئەمڕۆی بەسەردا ساغ بۆتەوە وتپیانیان گوت ئەگەر پاشگەز نەبنەوە لەو پرۆسەیە ئێمە خەڵکی کە هەیە بەدیلی ئێوەیە ئەوان ئەهێن ناو ساحەکە و ئیبرازیان دەکەین دیار بوو دوای پرۆسەی گەورەی ڕیفراندۆم و سەرکەوتنی ڕیفراندۆم ئەو دەسەڵاتی کە بانجی مەکتەبی سیاسی یەکێتی ئەو کاتی کرد بنەماڵەی بابلێن هەردوو بنەماڵی شێخ جەنگی و بنەماڵی ئێمە بنەماڵی تاڵەبانیان بان کرد بۆ ئێران پیانیان گوت ئێوە ئەمڕۆ دەکەینە بەدیلی ئەو مەکتەبی سیاسی کە وەڵامی ئێمەیان نەدایەوە دیار بۆی کە ئێستا ئەمڕۆژ دەیبینین کۆمەڵێک مەکتەبی سیاسی کۆن پەراوێز خراون ئێستش باجی ئەو سیاسەتەیە کە لەگەڵ پرۆسی ڕفراندۆم و سەرکەوتنی ڕفراندۆ بوون ئەو کۆمەڵ خەڵکەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانەکەیان و جڵەوی دەسەڵاتی سیاسی و جڵەوی کاری سیاسی یەکێتی نیشتمانیان لە زێر دەستا ئەوان بەشێکن و بە حسابی خۆیان بەرهەمی ئەو خێنەتەیان چنیە و دەسەڵاتی یەکێتیان تەسلیمی ئەوان کرد بۆیە ئەلێرەوە ئەچمن سەر ئەوەی کە بۆ ناوی لێنراوی عادە خیانەت پرسیار ئەوەی خیانەت بەرامبەر چیە کراوە بەرامبەر حزبێکی سیاسی کراوە یان بەرامبەر میلەتی کورد هەمووی کراوە ئەگەر بەرامبەر حزبێکی سیاسی کرابێ باشە خۆ ئەو شارە شاری کەرکووک شاری حزبێک و دوو حزب نەبوو شاری هەموو میلەتی کوردە ئەی باشە لایەنەکانی دیکە بەشێک نین لە میلەتی کورد بۆ ئەمڕۆ کە لەو تاڵیادە یان لەو پێنجەمی ساڵیادی کارەساتی خیانەتی 16 ئۆکتۆبەر تەنها پارتی دیموکراتی کوردستان دێتە گۆ و ئەو هەز بە ئازار و ژانی ئەو شارە دەکا کە ئەمڕۆ لەژێر سای پۆستالی داگیرکرا ژیان بۆ لایەنێکی دیکە بۆ لایەنێکی دیکە ئەمڕۆ شەریکی تۆ نییە لەو خەمە لە خەمی کەرکووک بۆ تەنها تۆ ئەو خەمە هەڵدەگری بە تەنها ئەمە ئەومان پێدەگەێت کە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە و ئەو کاتی کە بارزاری نەمور فەرمووی ئەگەر کەرکووک یەک کوردیش تدا بمێنێت هەر کوردستانیە و بە کوردستانیش دەمێنێتەوە ئێمەش بە هەمان شێوە وەریسی ئەو ڕێبازین ئەو سیاسەتی بەڵێ سپاس بێگومان لایەنەکانی تریش خاوەن هەڵوێز بوون من خۆم چەند جار لەگەڵ کاک ڕەسوول لە کەرکووکەوە باسی ئەمڕۆ ساڵیادی ئەو یادەیە جگە لە میدیای پارتی دیموکراتی کوردستان پێم بڵێ چ کەناڵێکی دیکە چی میدیایکی دیکە ئێمە خۆمان میدیایەکی نیشتیمانینەوە قەزیەیەکی زۆر گرنگە ئێمە بە پێویستمان زانیا و قەزیە ڕووماڵکەین ڕاستیەکەم بۆ ڕای گشتی بەڵاکەینەوە لە بەرەوە هاتوونەتە شوێنێکی گرنگیش کە بێگومان لێرە لە لای میوانیا و پێشمەرگە قارەمانانەی باسی یەک شتم کرد ئەتۆ کە ئێمە دەرین خیانەتی 16 ئۆکتۆبەر بەچی ئەبێتە خیانەت بۆ ئەبێتە خیانەت ئێمە لە 25 سپتێمبەری 2017 بە کۆی 92.7 خەڵکی کوردستان لە زاخۆ بۆ خانەقین دەنگیان بەسەر بەخۆی کوردستاندا باشە ئەگەر بەهاتایە ئەم پرۆسەی ئەم خیانەتە لە 16 ئۆکتۆبەر نەکرای ئێمە ئەو کاتە نەمان دەتوانی ئەوەی کە لە پردێوس ئەوەی سە من نزیکی پردێنەوەی لە پردێوس حیلا کرا ئەگەر لە سنوور و تخومی کەرکووک بکرایە ئەو مقاومەتی کە لێرە کرا لێوێ بکرایە ئەو کاتە ئێمە نەمان دەتوانی بەرهەمی ڕیفراندۆم بچینەوە ئەو کات بێگومان سەرنجی زۆر لە سەرمایە بەرزان حەزەکەم سەرنجتان ڕابکێشن میوانە بەڕێزەکانم ئازادن لەوەی سەرنجی خۆیان چۆن دەربڕن بێگومان ئێمەش پرسیار دەکەن ئەوان سەرنجی خۆیان دەردەبرن دکتۆر نەک کەرکووک ئێمە بەس باسی کەرکووک ناکەین سەلاحەدین دیالە ئەوە مووسڵ سنووری پارێزگای نەینەوە ئەوە شنگال دووس خۆرمات و سەدان ساڵە بێگومان هیلالی شعی هەوڵەدا دووس خۆرمات و داگیر بکە لە دووس خۆرمات و بێگومان پێگە استراتیژیکەی خۆی بسەپێنێ دوای کۆنتڕۆلکردنی
دۆستخورمات و ئەڵێن بە هەفتە ئەوان خەریکی شاهی بوون دڵیان خۆش بە بەوازێکە هەیە کەواتە ڕەوشەکە بەم شێوەیە یعنی لە ئێستادا هەوڵەکان چین کە ڕەوش ئاسایی بکرێتەوە هیچ نەبێ تۆزێک لەو زەختە لەو سیاسەتە مەترسیدارەی لەسەر ئەو ناوچانە بەگشتی لە ڕووی ئەمنیشە وازەکە زۆر خراپە ڕۆژ بە ڕۆژ خراپتر هەیە هەنی چی هەوڵێک هەیە کە تۆزێک ڕەوشەکە ئارام بێتەوە کەم بێتەوە بەڵێ سوپاس ئیجازە هەبێ پێش بچمە سەر جوابی وڵامەکەت جوابی ئەو بەڕێزە بدەمەوە کە خیانەت 16 ئۆکتۆبەری گرێدا بە ڕفراندۆم ئەسڵ و ئەساس نییە احترامم بۆ ڕێیە ڕفراندۆم نەش بووایە ئەم حاڵەتە هەرە بوو ئەمە پلانی نەیارانی گەلی کوردستانە ئەزانن پارتی دیموکراتی کوردستان پارتیەکی نیشتیمانیە دیفاع لە بەرژەوەندی گەلی کوردستانەکە بۆ هەوڵیاندا زعیفی بکەن و وەکو دیتراش کە کەسانی لە قیادەی حزبێکی تری کە لە ناو کوردستانی شەریک بوو چون خیانەتیان کرد و بە مەقابلی دەستکەوتێک و هەوڵدان بۆ نەهێشتنی پارتی کە دوژمنانیانەویست لەگەڵیان شەریک بوون بەنسبەت وەڵامی بەڕێزت چی بکەین ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لە زمانی حکوومەتی عادل عەبدولمادی و کازمی و تا ئێستاش لێژنەیەکمانە بوو لە بە حزوری بلیسخارد جێنێن بلیسخارد نوێنەری نەتۆیە گرتوەکان لە عێراق ئیش کراوە بۆ ئەوەی کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆ ئەو بابەتە 4 مەلەف تەرکیز لەسەری کرا مەلەفی سەربازی کە پێشمەرگە و سوپای عێراق لە دەرەوەی شار نەک لە ناو شار منطقەکە لە ترۆریستانی داعش بپارێزن و هەروەها ژمارە و شوێنی سوپای عێراق و پێشمەرگە هەردوو وەزارەت تەنسیق بکەن لەسەری دای بنەن لە چ شوێنێک بێتن مرکزێکی تەنسیقشیان هەبێ ناو شار ڕادستی پۆلیسی مەحەلی بکرێت پۆلیسی خۆجەیی کە لە گشت پێکاتەکان پێکاتوە حەشدی شەعبی و پۆلیسی ئەتیحادی و سوپا لە ناو شارەکان دەربچن چونکە مادەی نۆی دەستوری عێراق لەسەر ئەوە تەرکیزەکاتن نابێتن سوپا بەشدار بێتن لە ئەگە نیزاعێکی سیاسی هەبێت لە ناو شارەکان و سەیتەرەکانیش بدرێتە پۆلیسی مەحەلی مدیری شوێنی سەیتەرات بەڕێوەبەری کاروباری خاڵە پشکنینەکان ئەویش هەر لە پۆلیسی مەحەلێ بێ کە لە گشت پێکاتەکان پێ خاڵی سێ سیاسی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی گەلی تورکمان بگەڕێنەوە شوێنی خۆی بربەست لە پێش ئاڵای کوردستان لا بچێتن خاڵی 4 چاکردنەوەی ئیدارەی کەرکووک بکرێ ئەو پارێزگارە سپێنراوە فرێت درێتە دەرەوە چونکە بە نایاسایی لەوێدانراوە بەداخەوە کەسێکی دەستڕۆیشتووی بەشدار لە خیانەت 16 ئۆکتۆبەر و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی ئیمزای کردووە بە ناوی لیستی برایەتی کە خۆی سەرۆکی لیستەکەش نییە بە ناوی لیستەکە ئیمزای کردووە دوکمنتەکە لای ئێمەیە کە ئەم پارێزگارە هەم جێگیری پارێزگار بێ هەم پارێزگار بێ تا هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان بۆیە ئەم مەلەفانە لازمە ئێستا لە دکتۆر بە یارمەتیت کاتمان تهدیدە پرسیاری تریشمان ماوە لە ئێستادا گفتوگویەکی گەرم هەیە بۆ پێکێنانی حکوومەت خۆ ڕێککەوتنیش کراوە ئەو بێگومان هاوپەیمانی ئیدارەکردنی دەوڵەت هەیە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان و کولایەنێکی سەرێکی کوردستان تێدا بەشدارە حتا لە ئەجندای گفتوگوکانە زۆر جار باستەوە دەکرێت کە لە پشت پەردە لەوانەیە باسی کەرکووکیش کرابێ ئایا باسی کەرکووک کراوە بە تایبەتی پارێزگاری کەرکووک کە بگۆڕێ ئایا ئەنی بوو لە تا چەند گرنگی شایکە ئەمە بڵێن مەلەفی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لەمەودا ببێتە مەلەفێکی سەرەکی لە چونیتی گوت و بێشکردن لەگەل بەغدا بەڵێ بە تەکید باس کراوە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ ئەو پارێزگارە بە زووترین کات فرێدرێتە دەرەوە بەرسیوی مقابل چی بووە؟
سەرنجی ئەوان چی بووە؟ ئەوانیش گفتوگۆکەن لەگەڵ بەتەکید متفقشن بەڵام هێشتا وەختیمەوە ینی پێت وایە بە گۆڕینی پارێزگار ڕەوشی کەرکووک یاسایی دەبێتەوە؟ بەتەکید کەرکووکە بێ ئاسایی بکرێتەوە لەو هێزە نامۆی ترستانی جارێکی دیکە ڕووداوی کۆڕێکەوتنیکی وەکو 16 ئۆکتۆبەر ڕووداتەوە ئەگەر ئەوانەی خیانەتەکەی سیاسی نەبووایە باوەڕت وێستە پێشمەرگە لەسەر چیا حەمرین بوو بەڵام نەشەڕیش نابوو لە کەرکووک و ئەوەش کە ئەوترێ کە شەڕ بکرا بووە لە خیانەتی 16 ئۆکتۆبەر لەو زروفە هەر بۆ معلوماتی بینەرانی خۆشەویست من لە محوری ڕۆژاوای کەرکووک بووم 8 لیوای پێشمەرگەمان لا بوو لەو 8 لیوایە دوانی پارتی دیموکراتی کوردستان بوو شەشی هیەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ ئەوەی من زۆر جاز ئیسرار مەکرەمەدەوە کەمە تەوازن نییە ئێوە هەمووتان پێشمەرگەم فەرقی چیە ینی ئەو ڕوحیەتە هەبوو کە هەمومان پێکەوە ئیشکەین و پێشمەرگەش ئازابوون بەڵام لە ناکاوە لە 16 ئۆکتۆبەر بە ئەمری قیادەی یەکێتی هەر هەمویانیان سەحب کرد و پێش ئەوەش بە چەند ڕۆژێ 21 قەڵا پێشمەرگە لە جنوبی کەرکووک هەبوو هی پێشمەرگە بوو بۆ شەڕی داعش ئەوانیشیان چۆڵ کرد و سەحب کرد هەتا من لە دانیشتنێک ئیسرارمان کرد لە ناو سیارە بووین لەگەڵ بەرپرسی محوەر و ڕێیزەرکانی هەرێمی کوردستان و بریکاری وزارەی پێشمەرگەی کوردستان وتمەوە غەڵەتە ئەوە نەکەن ئەمە خیانەتە کەرکووک تەسلیمەکرێتن وتی عادەی نەزەرەکەینەوە بەس پاشان لە دوای ئێمە بە 2 ڕۆژ چۆڵیان کردبوو 8 هاتە ناو ئەوانە ئەگەر ئێمە لەو ڕۆژە شەرمان بکردە و بچوونە ناو کەرکووکە بووە شەڕی پارتی و یەکێتی کەسیش نەیان نەزانێ یانێت پارتی بۆ نەوتات ئەگەر شەرت بکردایە لەو منتیقەی لە باتیەوە تا ناو کانی دوومەڵان و ناوشان منتیقەیەکی واسعە بە 2 لیوای تێکچوو نیوەی ڕۆیوە نیوەی ماوە ئەگەر ئیجازە بدەیت بۆ ئەمە تەواو بکەم ئەشکای شەڕش بۆ ئەوە نییە بشکیت و ڕابکەی بۆ ئەوەیە سەرکەوی ناو دووبز و پردێ شەڕمان بکردە ژن و مناڵە کوژرا ئەبووە جینۆسایت بۆیە ئەو منتیقەیەمان هەڵبژار و تێدا سەرکەوتوو بووین شکۆی کوردستان و پایتەختی کوردستان و ئەم هەرێمەمان لێپارێست بڵێ کاکرفان هەڵبەت کەرکۆک لە ڕووی پێگەی بگەم جیۆستراتێجی جیۆئۆکۆنۆمیکی ئەبعادە قەومیەکەی هێدی کەرکووک شوێنێکی گرنگە حتا بگومان سەرنجی ئەقلیمی و نێودەوڵەتیشی لەسرە و ڕەوشی کەرکووک لە ئێستادا ئەوەی کە هەیە ڕەوشێکی مەترسیدارە گۆڕانکاریەکی دیموگرافی مەذهبی زۆر خێرا بەڕێوەیە حتا بە شوەیەکی سیستەماتیک ئەوە باستان کرد ئیش لەسەر دەکرێت یعنی فۆرمی یاسایی پێدەدرێت پشگیری لێ دەکرێت کەواتە هەموو پێکهاتەکانی کەرکووک تا چەند گرنگە لە ئێستادا خاوەن استراتیجێکی هەو بەش بن خاوەن ئەجندایەکی هەو بەش بن بۆ ئیدارەکردنی ناو ڕەوشە تاقیدە بڵێ خۆ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە درێژایی تاریخ لە تەئسیسی دەولەی عێراقی حتاکو ساڵی 1968 کەرکووک خێری لە خۆی نەبینی خەڵکی کەرکووک کورد و تورکمان و کورد و ئاشور خێریان لە خۆیان نەدیت لە دوای 68ەوە ئەمەلەی تعریب ڕژێمی بەعەس ئەمەلەی تعریب بەردەوام بووە تا 2003 کە ئێمە دڵمان خۆش بوو پرۆسەی دیموکراتی پرۆسەی ئازادی لە عێراق هاتەدی بووین بە خاوەن دەستور لە دەستورە ئێمە مادەکانی کە دیفاع و داکۆچی و داخوازی گەلی عێراق بەدی دەکات و بیما فيها مادەی 140 ئێمە ئەگە بگەڕێنەوە بە درێژای ئەو تاریخە و ئەو تاریخێکی کە دوای 2003 دەبینین شێوازی پێکەوە ژیان و ئاشتی لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی شێوازێکە تێک چووە شپزەیەکی گەورەی بەخۆی دیتۆ خصوصن دوای 16 ئۆکتۆبەر و هەتاکو ئەمڕۆکەش ئەو درێژایی کە باسم کرد لە 2003 هەتاکو 2017 تا 16 ئۆکتۆبەر عملی سیاسی لە کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک لیستی برایەتی کە زۆری نەبوو لەگەڵ ئیداری کەرکووک توانی بەڵانسێکی تەوازنی خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی کەرکووک بکاتن ئەوە لەو ڕوایەوە و هەمان کاتیش بەڵانسی ئاشتی و پێکەوە ژیان بپارێزێتن لەبەرەوەی لیستی برایەتی پێکاتەی کورد بوو تورکمان بوو عەرەب بوو کلد و ئاشور بوو کە ئێمەش وەکو پارتێکی سیاسی تورکمانی پارتی گەلی تورکمانی لە ناو لیستی برایەتی بوو لە ناو لیستی برایەتی دابووین خەڵک زۆر دەیپرسی
هەتاکو لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەوڵەتانی دەوروبەر حتا لە ئاستی وڵاتانی دەرەوەش لە UN دەیان پرسی دەیان گوت ئێوە تورکمان لە ناو لیستی برایەتیدان دەمانگوت لیستی برایەتی بەرنامەی لیستی برایەتی هەمووانی لە خۆ خڕ کردوتەوە کۆ بەرنامەیەکی کەرکوچیانەیە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئاشتی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئیداری هەمومان بەشدارین هیچ کێشەمان نییە هەتاکو 2014 کە تیرۆستانی داعش کە مەحاولیان کرد شاری مووسڵیان داگیر کرد حەویجەیان داگیر ویستیان بێنە نەو شاری کەرکووک هێزی پێشمەرگەی کوردستانی قارەمان هات بۆ کەرکووک و دەوروبەری کەرکووک کەرکووکی پاراست کەرکووچەکانی هەمووی پاراست لە ڕووی پێکەی کەرکووک وەکو تورکمان کورد عەرەب هیچ فەرق و جودایەک نەکات بەلوە ئینەما هێزی پێشمەرگەی کوردستان خوێنی خۆی بەخشی بۆ ئازادی و ئارامی شاری کەرکووک و هەمان کاتیش ئێمە لە بیری نەکەین ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی کاک مەسعود کە هات بۆ شاری کەرکووک دووپاتی کردەوە کە ئێمە ئەمنیەتی شاری کەرکووک دەپارێزین کورد تورکمان عەرەب کردواشور ئەوە ئەمن و ئاسایش و دڵ ئارامی بە خەڵکی کەرکووک بە گشت نەتەوەکاندا لەو کاتەشەوە هەتاکو 16 ئۆکتۆبەر توانیمان ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ ئیداری کەرکووک بەڕەحمەت کاک دکتۆر نەجمەدین لێرەوە سڵاو بە ڕوحی پاکیان توانیمان ئیداری کەرکووک بە باشترین شێواز بە هەماهەنگی بەڕێوە ببین لە هەموو ڕووەکانەوە بەڵام بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر لە نێو شاری کەرکووک ئەمن استقرار ئاشتی پێکەوەژیان ئارامی نەما بگەڕێنەوە لە ڕێی پۆلیتیکی دەبینین لایەنێک خۆی فەرز کردووە بەسەر خەڵکی کەرکووکدا لە ڕووی ئەجیزەی ئەمنی لە ڕووی ئیداری لە ڕووی کۆمەڵایەتی یعنی ئێستا من لێرەوە دەڵێم حتاکو کێشەیان دروست کردو بۆ نەتەوەی تورکمان لە ڕووی تایفەگەری لەو ڕووەوە دەبینین ئەوانەی کە ئەوڕۆ بەهێزن لە ڕێی حکوومەتی ئیتیحادیەوە کە پشگیریان دەکەن چەکیان دەدەنێ دەست بە پشتیان نادەدەن ئەوان خۆیان فەرز کردو حتا بەسەر کۆمەلگای تورکماندا بۆ ئەوەی کە بتوانن زیاتر مەرامەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەوە لە ڕوویەکە لە ڕوویەکی تریشەوە ئێمە چەندین زەوی وزار هەبوو لە کەرکووک ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک دامان نابوو لە ڕووی خزمەتگوزاری بۆ خەڵکی کەرکووک بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر ئەو زەوی وزارانە ئەو شوێنانی کە دیاری کرابوون بۆ خزمەتگوزاری ئیستا هاتوون کردویانە بە مۆڵ کردویانە بە تەجاوزات خەڵکی نامۆیان هێناوە بە کەرکووک لە شارەکانی ئەگەر ڕێکم پێ بدەی داوای لێبوردن دەکەم لە شارەکانی دیالە و لە خواروی عێراق لە شارەکانی تر خەڵکیان هاوردووە ئەو مەحافەظە سەپێنراوی بەسەر خەڵکی کەرکووکدا لە ڕووی ئیداری و هەموو ئاسانکاریەکی بۆیان کردووە بۆ ئەوەی کە تەحریب بەردەوام بێ بەداخەوە من دەڵێم هەندێک لایەنی تورکمانیمان هەیە لە کەرکووک بەداخەوە زمانی ئیدارە و ئەنجومەنی پارێزگا پێش 16 ئۆکتۆبەر هەر ڕۆژێک مەرامێکیان داخوازیەکیانە بەدڵیان نەبایە دەهات نەبەر دیوانی مەحافەظە بە شێوەیەکی ئازادانە داخوازیەکانی خۆیان و هەڵایان داوا دەکرد بەڵام بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر هەتاکو ئەو ڕۆکە ئەو خڕوقاتانەی کە بەرامبەر میلەتی تورکمان کراوە لە نێو شاری کەرکووک بێدەنگن لە ئاستی لەبەرەوەی چەند کەسێک هەموو زانیاری بۆن سەرنجەکانی تۆ لەبەرەوە منیش ئیتر پرسیارم نەکرێت ئەو زانیاریانە گرنگی کە لە کەرکووک ئێستا چ دەگوزارێت کاک ڕەسوڵ هەڵبەتە ئەو کاتی دوولایەن بە تایبەتی دوولایەنی سیاسی ڕێککەوتنێکیان ڕێککەوتن بۆ پاراستی بەرژەوەندی ئەو بەشە بە تایبەتی ڕێککەوتن لەسەر قەزەی نەتەوەی لەسەر گرنگترین شوێنی ستراتیژی نەتەوەی کە کەرکووکە ڕێککەوتنی 16 ئۆکتۆبەر یعنی کە ئێوە باسی کەرکووک دەکەن واقعەکە لەوانێ لەوەش خراپتر بێکە کاتە بێ باسی بکەن یعنی دەرئەنجامی ئەو ڕێککەوتنە چی بوو ینی کی بەرپرسە لەسەر ئەوەی کە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەم دەردەی ئێستا بکەن سەرەتامێت بە ڕوونکردنەوەک بۆ قسەکانی کاک بەختیار یەکێک لە ئیشکالەکانی کورد ئەوەیە کە دەستکەوتەکان و شکستەکان بە حیزبی بکرێت نە چالاکی ڕیفراندۆم تەنهایی پارتی دیموکراتی کوردستانە نە دیفاعکردن لە کەرکووک تەنهایی پارتی دیموکراتی کوردستانە بەڵکو هی ئەو حیزبە نەتەوانەیە کە دیفاع لە کوردبوون و لە نەتەوەبوونی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەکەن واتە نە چالاکێکە و نە دیفاعکردنەکە ئێمە چەنەها حیزبی ترمان هەیە پێشمەرگەشی هەیە و دیفاعشی کردو و ئێمە وەکو حیزبی خۆوان ئەندامی سەرکرداتی حیزبەکەشمان تیا شەهید بووە لە کەرکووکە و چەندها شتی تریشمان هەیە ئەوە وەک ڕوونکردنەوەی حاڵەتی دووەم ئەوەی کە بەڕێزت باسیکەی بێگومان کە ڕێککەوتنێک لەگەڵ نەتەوەیەک و دەسەڵاتێکی ڕسمی کە حکوومەتی هەرێمی کوردستانە نەکرێت ئەو ئەنجامەکەیە بێت لەگەڵ لایەنێکا بووە ئەم لایەنە ئەگەر
پێم وان نییە وەکو پێشترش کە باسکرا مەکتەبی سیاسی کام حیزبەکە بەشداروێت لەگەڵ چەند کەسێکا بووە کە لەگەڵ چەند کەسێکا بووە ئەنجامەکەی بۆ ئەوان کورتخایەن ئەبێت نەک ئەم درێژخایەنی ئێستا ئەوان ڕەنگە لەسەر چەند تەوەرێک ڕێکەوت بێتن کە بە کاتێکی کەم ئەگەر لە ڕووی مادی بەگەر هەروێک بێ ئەنجامیان دەستکەوت بێت بەڵام دەرەنجامەکانی کە تا ئێستا ئەیبینین قورس کەوتۆتە بەنسبەت کەرکووکەوە یعنی ئەوەی ئەبینین لە 150 زیاتری خاکی کوردستان کەوتۆژە دەسەڵاتی پێتوانیە لە ئێستادا ڕەوشەکە دەڵەمەیە پێتوانیە لە ئێستادا عەقلیەتێکە بێت لە پڕێکە لە ژێرەوە من لە یەک پرسیاری بەڕێزت زۆر شتی تیاێ کە ئەڵەی لە ڕێکەوتنەکانی ئێستای دروستبوونی حکوومەتی عێراقا ئایا بەنهێنی باسی کەرکووک کرابێت کەرکووک بوو بەنهێنی باز بکرێت ئایا کەرکووک و قەزی ناوچە کوردستانەکان زۆر لەسەر کۆمار گەورەتر نییە زۆر لە 200 ملیۆنەکە گەورەتر نییە زۆر لەو پارێک گەورەتر نییە کە لە حکوومەتی عێراقەوە دێ بۆێرە ئێستا ئێمە بەڕاستی من بە حکمی لە کەرکووکا دانیشم واقعەکەی ئەوێ ئەبینم تاڵی ژیانی ئەوێ ئەبینم من ئێستا پرسیارە لەلا دروست بووە ئێستا ئێمە زۆر بمانین کەرکووک داگیر کراوە دوژمنەکەم چێیە حەشدی شەعبیە بەرپرسی حەشدی شەعبی چێیە ئێمە ڕێکەوتن بەتایبەت لایەنە کوردستانەکان زۆری لەگەڵ بەرپرسی دەستی حەزی شەعبیە ڕۆژە تاوەرە دائانیشین ئەو ڕاکان سعیدی کە پارێزگاری بە وەکالەتە سەر بە چه حیزب و دەسەڵاتەکە سەر بە خەمیس خەنجەر نییە چەند جار ئێمە ڕێکەوتمان لەگەڵ خەمیس خەنجەرا کردووە چەند هاوپەیمانیمان کردووە لەگەڵ زۆربەی حیزبە کوردستانەکە ئایا بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتی ئێستای لە کەرکووک نەبووەتە خاڵی یەکەمی ئەو ڕێکەوتنانە بۆ لە 16 ئۆکتۆبەر بەدواوە تەنها لە کەرکووکە حکمی عسکەری بکرێت بۆ لە کەرکووکە بڵێ سنووری ئیداری دەسەڵاتەکانی نەبێتە خاڵی یەکەمی ڕێکەوتن لەگەڵ ئەملایانە دەسەڵاتدارانە خۆمان دەزانین ئەملایانە حکومەتی پێکێنن ئەو پرسیارە ڕاستی دکتۆرەکە بە تایبەتی وەکو تۆتی کە مەزانیاریکی گرنگ بۆ کە ڕاکانجبووری سەر بە کوتلەی خەمیس خەنجەر خۆمان نەزانین پەرلەمانتارەکەش کە ڕەت کردەوە لە پێناو محافەزەکە ڕێکەوتن لە بینی خوانە گرنگە کە پەیوەندێکی باشە وەکو دەوترێت بە تایبەتی لە نێوان هاوپەیمانی سیادە ئەزانین چۆنە یعنی من بەمێرم قسەی تاوکم کە ئێستا حکوومەتی ناوەن لەو پەڕی لاوازیە بوو کە نێتوانی حکوومەتی خۆی پێک بێنێ بەهۆی بەڕاستی حیزبە کوردستانەکانەوە توانیتی ئەو حکوومەتە پێک بێن لەو پەڕی لاوازیە ئەو پەڕی هێزی بەکارێنەکە ئێستا بەڕێزت باست کرد یەک حاڵەتی ژیانی ئێستا وای لێ هاتووە نەتوانین دژمنی خۆمان دیاری بکەین لە کەرکووک ناوچەکانە بەڵێ کاک ڕەسوول بێگومان سەرنجی تو شتێک هاتە بیرم لە بیرمە کە ئیبراهیم جعفەری سەرۆکی وەزیرانی عێراق بوو 2005 بوو لەو کاتە مادەی 58 ئیدارەکردنی کاتی دەوڵەتی عێراق بوو لەسەر ئەوەی کە لەسەر کەرکووک جدی نەبوو لیستی هاوپەیمانی کوردستانە بوو لە پەرلەمانی عێراق لادرا ئەمە لەوانەیە دکتۆریش ئەو زانیاریەکی دواتر ئەگەر پشتڕاست بکاتەوە بەڵێ کاک بەختیار رابەت لەسەر مەسەلەی کەرکووی مەسەلە ناوچە کوردستانیەکان یعنی ئەم ناوچانە ناوچەی گرنگن بۆ نمونەوە ئەمارێکم لە بەردەستدایە لە دوای 16 ئۆکتۆبەر چەندین بیرە نەفت دەستی بەسەرداگیراوە کە ڕۆژانە 500,000 بەرمیلی نەفت هاوردە دەکرێت کەمە تا چەند عمقێکی ئابووری گرنگی کوردستانە کەواتە تا چەند گرنگە سەرکردایەتی سیاسی کوردستان ملەفی ئەو ناوچانە بکاتە ئەولەویەتی کارەکانی خۆی حتا لەسەر مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ لایەنە عێراقیەکان من وەکو وەڵامێک بۆ کاک ڕەسوول دیارە کەس پێمانێت دوو کەس خلافیە بێ لەسەرەوەی کە جەنابی کاکە هەموو حیزبەکەی لە ڕووی نەتەوەیەوە ئەوەندەی دووکە دەرزیەک خلاف لەسەر نەتەوەیی بوون و نیشتیمانی بوونیان نییە بەستم ئەو حیزبانی کە هیچ گومانشک لەسەر حیزبەکەی ئەو بەڕێزیان نییە بەڵام دیارە بەسمانچیە کە ئێمە قساکەین بێمەوە سەر ئەو بابەتەی جەناب دیارە کەرکووک لە ڕووی ئابووری و پێگەیکی بەهێزە نەکو لە عێراق لە ناوچەکە و لە شەرق ئەوسەتیش ئەوانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر کەرکووکیان داگیر کردو ئەو گروپەشی کە شەریکی ئەو داگیرکارە بوون بەشێک لە مەرامەکەیان ئەوە بوو کە دەست بەسەر ئابووری کەرکووکدا بگرن دوجار لە ڕووی سیاسیەوە بۆیە ئێمە هەمووان ینی معلومە لای جەنابتان لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەشێک لەوانی کە بەشدار بوون لەو خیانەتەیە لە ئاودیوکردنی نەوتی کەرکووک بەشدار بوون و تا ئەمڕۆژی لەگەڵا بێت لەگەڵ پارێزگاری سەپێنراوە جۆلێک لە هاوبەشی و شەراکەتیان هەبێت هەر لە دوای 16 ئۆکتۆبر معلومە لای جەنابتان مەسفایەکی گەورە هەبوو لە کەرکووک ناوی مەسفای بێجی بوو کەوتە دەست یەکێک لە سەرچەتەکانی حەشدی شەعبی بە ناوی قەیس خەزعەلی دوای ئەو با بڵێن پاڵاوگە گەورەی نەوتەی لە یەک هەڵوەشاند و فرۆشتی بە پارچە بۆیە ئەوانەی ئێستا ئەمڕۆ دەستیان بەسەر ئابووری کەرکووکدا گرتووە دەوڵەت نییە دەوڵەت دەستی بەسەر ئابووری نەوتان نەگرتووە بین نەبیر خۆمان کاتێک کە کورد لە ناو شاری کەرکووک بوو کاتێک کورد حکمی کەرکووکی دەکرد لە ناو کەرکووک چەندین دەستە و گروپ پەیدا بوون بەشێکیان کوردی بوون ڕەنگە ڕۆژانە و هەفتانە
خۆپشاندانیان دەکرد بە دژی محافزی خوا لە خۆشببوو دکتۆر نەجوانی کەریم ئەو کاتی کە لە هەرمی کوردستانەوە ماگانە 10 ملیۆن دلار وەکو حسەیەکی پترۆدۆلار تەسلیم بە کەرک دەکرا لەگەڵ ئەوەش ئەو پارەی کە دەچوو بۆ خەڵکو لە دامەزراندی خەڵکە سرف دەکرا ئەو خەڵکە مزاهرەیان دەکرد خۆپشاندیان دەکرد لە دژی فرۆشتنی نەوتی کەرکک بە هەرێمی کوردستانیان یان لە ڕێگای هەرێمی کوردستانەوە بفرۆشرێت ئەمڕۆ کە ئەو بیرە نەوتانە تەوزیع کراون دابش کراون بەسەر چەند میلیشیایەک و بەشێکی بەڕسمی دەفرۆشرێت بەش زۆری بە ناڕسمی دەفرۆشێت تا ئێستاشی لەگەڵا بێ نەمان بینی ئەوانەی نایان لە خۆیان نابوو بەسەرەن گروپی فشار قسمێک لای لە خۆی نابوو هەر گروپێکی دیکەی سیاسی یان ڕێکخراوی ناحکومی ئێستاش نامان بینی خۆپشاندانێک بکرێت باس لەوە بکرێت کە پترۆدۆلار لە کەرکوک ئێستا پترۆدۆلار لە کەرکوک ماوە یان نەماوە بۆچێ ئەچێت بۆیە ئامانی دەرکەوتووە لە وەزارەتی دارایی عێراق 2 ملیار و 500 ملیۆن دلار هەر دیار نەماوە چەند مانگێکی لەبەنکی عێراقی بەڵێ 2 ملیار و نیم پارێکی خەیاڵی ڕەوشەکە بەم دلار ئەوڕۆ دزراوە نەماوە دکتۆر هەڵبەت کاک ڕەسوولیش باسی کرد بوو نمونە خەمیس خەنجەر و ڕاکانجەبووری کە بەشێکی لە هاوپەیمانی ئەو تا چەند گرنگە بوو نمونە پارتی دیموکراتی کوردستان کە خاوەن فراکسیۆنی زۆرینەیە لە کوردستانەوە زۆربەی جمگەکان لەدەستەوە جێگای ئەتێباریشە تا وەفدی بێگومان ئیدارەی دەوڵەتی عێراق نهاتە پیرمەم لە سەر بارزانانی ئەمەلی سیاسی لە عێراق جوڵە پێ نەکرێتەوە حقیقەتێکە تا چەند گرنگە لەسەر ئەم ملەفەی کەرکووکی ئیدارەکردنی کەرکووک پارتی لەمەودا هەڵویستێکی جددیتر هەبێ بکاتە ئەولەویەتێکی جددی بەنسبەت کەرکووک پارتی هەموو وەخت هەڵوەستی جددی هەبووە و لە زۆر دانیشتنەکان هیچ وەختێک نەبووە بابەتی کەرکووک لە زۆر بەجددی لەسەری نەوەستێتن ئەو لایەنەی تر بوون مەغرور بوون ئەمەی پارێزگاری سەپێنرا و ئەوە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ ئاوا فرێدرێتە دەرەوە فرێدەدرێت وەکو توڵێ بە تەکی دەبێت ئەمە زانیاریەکە لەبەرەوە تازە پێک دێت کەی پێک دێتن چۆن پێک دێت چەنەمێنێ ئەوە نازانم بەڵام ئەوە مەطلبی ڕئیسی پارتی دیموکراتی کوردستانە ئەم پارێزگارە ئەبێ لا بچێت تاوقیتەکەی نزیکە دوورە بێتەوە لەم ساڵە بێتن لەم ساڵ ئینشاءالله بەڵێ تەمە ناکەین ئەگەر بەلاچوونی ئەو ڕەوشەکە ئاسایی دەبێت بەڕێتون بێ کەرکووک ئاسایی بکرێتەوە ئەو کاتە کورد چۆنێکی دەکرێت پارێزگارێکی کورد بێت تورکمان بێ زۆرینەی خەڵکی کەرکووک کووردە زۆرینەی کووردە بێ پارێزگارێکی کوردی نیشتیمان پەروەەر بێ و نابێت لە خیانەتکارانی 16 ئۆکتۆبر بێت بڵێ لایەنێکی سیاسی نەکاتە ئەم حاسەی خۆی وەکو پۆستی سەرکومار بەڵێ کاتە چیەکەن لایەنێکی سیاسی بڵێەوە بەشی منە ناتوانێت ئەگەر بەش بێ بەشی پارتی دیموکراتی کوردستانە بەڵامە بێ پارتی دیموکراتی کوردستان دەستنیشانی بکە دیاری بکە چونکە هەم لە هەڵبژارنەکان لە کوردستان یەکەم دەنگی هەیە لە کەرکووکی یەکەم دەنگی هەیە بەڵام دڵنیابن ئەو ڕاکان لەوێ نامێنێت بەڵێ دکتۆر بوو بەرەکات من زۆر کەمەوە کاکی ئیرفان ئیتر سەرنجی تو لەسەر ڕەوشی کەرکووکێک و دکتۆرۆتی لەوانەیە ئیدارەی کەرکووک لە هەڕەمەوە گۆڕانکاری تیا بکرێت سەرنجیەوە پێویستە لە کەرکووک چی بکرێت پێویستە طبعا ئەگەر بە کورتی کاتم زۆر دوای ئەوەی کە تەطبیع دەست پێ دەکات لە کەرکووک طبعا ئەگەر تەطبیع و اتفاقی ئەوەی کاک دکتۆری شارت پێدا تەطبیع نێتە ئاراوە گەڕانەوەی هێز و لایەنە کوردستانەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و ئێمەش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لایەنەکانی سیاسی کوردستانی نیشتیمان پەروەرەکان هەمومان پێکەوە بتوانین بۆ ئەوەی کە تەوافقێکی نیشتیمانی اتفاقێکی وا دروست بکەین بۆ ئەوەی کە کێ مستحقە ببێتە پارێزگاری کەرکووک کاویش کووردە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە ناو کووردە کێ مستحقە بەڕێیتەوە بەڕێی من پارتی دیموکراتی کوردستان حقە بۆ لەبەر ئەوەی کە بەڕاستی لایەنێکە لە ڕووی نسبەی ئەندام پەرلەمانەکان لە کوردستان یەکەمە لە بەغدا یەکەمە لەگەڵ ئەوەشدا لە بیری نەکەین جەنابی سەرۆک بەرزانی مەرجەعە بەڕاستی مەرجەع نەکو مەرجەع بۆ کورد بۆ ئێمەی تورکمانیش مەرجەع بۆ شانازیشی پێوە دەکەین لەبەرەوەی ئێستا هەموو دنیا کە دێت ئیتفاقیات دەکات بیرۆڕا لە جەنابی سەرۆک بەرزانی وەردەگرن ئەمە بەڕاستی بۆتە سمبولێکی دڵخۆشکەر بۆ هەمومان کە بۆی کە ئێمە گەشاوەتر دەکە ئایندەمان بەڕەبەراتی جەنابی سەرۆک بەرزانی و کەرکووکیش بە تایبەتی خەڵکی کەرکووک وە تورکمانی کەرکووک وە خەڵکی ڕەسەنی کوردی کەرکووک وە کلد و ئاشور چاوەڕوانن
هێزە کوردستانەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە بۆ نێو شاری کەرکووک بۆی کە ئەمن و ئاسایش و ماف بۆ کەرکووک و کاتم هەر زۆر کەماوە کەواتە کاکراسۆل لەم چارچەوەیە ئێوە وەکو لایەنە کوردستانیەکان لە ئێستادا هیچ شتێکتان هەیە هیچ نەخشە ڕێگایەکتان هەیە بۆ چونیەتی ئیدارەکردنی ئەوەی لە کەرکووک دەگوزارێت حتا ناوچە کوردستانیەکان من پێم وایە جارێ ئەگەر بێت و حکوومەتی داهاتوی عێراق پێک بهێنرێ و ئەم دۆخەی کەرکووک ئاسایی نەبێتەوە و پارێزگاری کەرکووک نەگۆڕێت ئەوە مانای وایە دوو حیزبی دەسەڵات کە من خۆشحاڵم کە کەمالیشەکە لە سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان لێرە و ئەو بەڵێنەیدا کە لە ماوەی چەند مانگێکی ترا و گۆڕانکاری ئەگەر بێت و حکوومەتی داهاتوی عێراق پێک بهێنرێ و گۆڕانکاری لە کەرکووک و ناوچەکانە نەکرێت مانای وایە ئەم لایەنە کە ڕێکەوتن لەسەر حکوومەت لەگەڵ حکوومەتی پێکهێنانی حکوومەتی عێراق کردویانە کەرکووک و ناوچەکان ئەولویەتی خاڵی یەکەم نەبووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم یعنی ڕاستی لە تا ئێستا ئیشکالەکان لەوە بووە کە بەتایبەت لە دوای 16 ئۆکتۆبەر حیزبە کوردستانەکان لە کەرکووکە ڕاستی ئەو دەسەڵاتی جارانیان نەماوە خۆمانەوازی نەکرد حیزبەکان ئیدارەکانیش ئەو دەسەڵات کەواتە ئەگەڕێتەوە بۆ مەبدەئی حیزبەکان لە هەرێمی کوردستان بۆ سەرۆک و مەکتەبی سیاسی حیزبەکان ئێمە هەموو کاتێک و پارتی سۆسیال دیموکراتی کوردستان ڕەمان لەسەر لایەنە نیشتمان پەروەری و نیشتمانەکان بووە دوو لە هەموو ئیمتیازێکی برەی حیزبی وینی بەڵام دوا قسەم لەسەر ئەم حاڵەتە ئەوەیە یعنی لە ماوەی کە حکوومەتی داهاتوی عێراق خۆمان نەزانین کورد بەشێکی سەرەکیە لە پێکهێنانی ئەو حکوومەتە ئەگەر کەرکووک و ناوچەکان نەکاتە خاڵی ئەولەویەت واتە خاڵی نەپێشینە ئەوە ئەم وەزعە درێژە ئەچێشە و لە داهاتوێکی ترا زۆر بەخراپ بەسەر کەرکووک و نەتەوەی کوردیش زۆر سپاس کەواتە کاک بەختیار ئەگەر کوردستان ئەو هەرێمەی بەتایبەتی لێرە لە چارچەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە حەشتیش بێ بەبێ کەرکووک و ناوچە کوردستانیەکان هیچ کاریگەریەکی هەیە بەدڵنیایەوە هەرێمی کوردستان پێک ناتوە لە سێ پارێزگا یان چوار پارێزگا هەرێمی کوردستان لە خانەقین و کەرکووک و شنگار دەبێت هەموو هەرێمی کوردستان بێت هەر ڕێکەوتنێکیش بکرێت یان کرابێت لە ڕابردووە و لە ئێستاشە کەرکووک و ناوچەداگیر کراوەکان چەقی داواکاریەکانی سەرکرداتی سیاسی کورد و بەڕێبەردی جەنابی سەرۆک بەرزانی و بە تەوسیعی ئەو کە ئەمانە دەبێت چەقی داواکاریەکانی ئێمە بن لەگەڵ بەغدایە بۆیە ئێمە ئەم ئەزمموی زۆرمان تێپەڕاندووە لەگەڵ دەسەڵاتی یەک لە دوایەکانی دوای ڕوخانی سەدام پێم وایە ئەم ئەزمموی کە ئێستا ئێمە تیدان دوای هەڵبژاردن و ئەوەی کە لەم ڕۆژانەیە بەهۆی با بڵێن دەست پێشخەری جەنابی سەرۆک و ئۆکەیدان بە دەستنیشانکردنی سەرۆکێک بۆ عێراق و گرەی کێرەکانی کردەوە و ئەو شتێک کە بەناوی بابلێن هاوپەیمانی ئیداری دەوڵەت دروست بوو پارتی دیموکراتی کوردستان بەشێکە لە ئیداری دەوڵەتە ئەو داواکارانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە کابینەکانی پێشوو جەختی لێ کردوێتەوە ئەم جارە بەجددی لایەنی بەرامبەرش ئەزمونێکی وەرگرتووە ئەوەی کە ئێستا حزبی داوای لایەنێکی حزبی داوای سەرۆکاتێکات بەو هیوایەن کە ئەوان ئەزمونیان ئێمەش ئەزمان زۆر سپاس طبعا بینەران پێویست ناکات میوانەکانم جارێکی دیکە بۆ بدەمە ناسکردن تەماشەوانیجا میوانین من میوانین بەرنیاسن هین باشوان ناز دکن او هم جالی سرکرداتی سیاسی و جالی سربازی و اداری و بگوان کساتی برنیاسن گلی سپاس بو شپاندنوا گلی سپاس بوان پیشمرگین قهرمان البته بره پرده اون دزانن پرده چه داستانه که قهرمان تو مارکر بو و ایدی بگوان افسنگره گلت قایمن دنیابن کس نشد وان سنگره پجینید گلی سپاس بو وان پیشمرگین قهرمان دوباره سپاس بو ایدی در انجام 16 اکتبر 5 سال در بازون و دید میوانین من چاوا بحث کرد چاوا بحث تراژدیا وان بو یاران که کوچب سری دورن کردستان هات که تایبتی کرکوکه و دا خازانجی سرکرداتی سیاسی کردستان هبو بهیویا سرنجان گشت بید شب